هەڵقەیەکی تری قورجی شێر هاتووم پیشەیەکی تر تاقی بکەمەوە ئەویش پیشەی کرێکاریە جا پرۆسەی چوونە سەرکاری کرێکاری چۆنە ئەم شوێنەی منی لێوەستاوم مەیدانی کرێکارانە لە نێو شاری هەولێر هەر کرێکارێک بیەوێ بچێتە ئیش لێرە دەوەستێ بە ئامانجی ئەوەی کەسێک بێت و لەگەڵ خۆی بیبا بۆ ئیش جا هەر ئیشێک بێ زۆر جار ڕاکردنی دەکەوێتە ناو وەکو پێشبڕچەیەکە بۆ پەیداکردنی نان ئەمڕۆ لەگەڵم بن و بزانن پیشەکە چۆنە هەموو ئەوانەی لێرەن و چاوەڕێ دەکەن بچن بۆ سەرکار دەبێت ئاوا بوەستن تاوەکو ئۆتۆمبیلێک بێ یاخود تاوەکو خاوەنکارێک بێ لەگەڵ خۆی دەیانباتە سەرکار و جاری واشە تا ئێوارە هیچ کەسێک نایە و ناچنە سەرکار و ئەو ڕۆژە بەدەست بەتاڵی بچنەوە ماڵ لەسەربانی ئەشای دەتیخوانی بە 10,000 زۆرە سوورە فێرکەش لێە فيسبوك اللي يعيشني بازار ماوەی کاتژمێرێکە وەستاوین و تا ئێستا هیچ کەسێک نەهاتووە کەوا کارمان بداتێ یاخود بمان باتە سەرکار دەوەستین و چاوەڕێ دەکەین با بزانین چەندی تر دەبێت بوەستین تا کەسێک دێ و کارمان پێدەدا بەفەردێ چیشت نەزاری ئەوە بکەوە لە بۆم السلام عليكم. السلام ورحمة الله. هاتي ما وص صاحب خانك أمني هنا قلتي أو داني لقال يامبا طلع باشا. أجاب زانا إيش كان تيا بيم بلبا. إيش كانت دبي وقو يارمتي الشما يارمتي ما عندي دبي عندك زيها. باشا. لوك ما عندي ياخذ عندك زيها. دار ما عندي. لومنا سادة سيدار شديني عصايبة. عصايب كاميرا. أو بابنا أو أنا يا. أو أنا. أو ديني. أو عصايب. أو ديني بالاسمان. قصة شدتواني بتسي. أو إير أو أبو. آها. مهند. إشتان بيتي بكاك عمدي ونويكي هاتي وسطاكا. برو برو أوان لقى برنتكا. أمنا تاو أوان دادنيم. كاك عمدي ولي أمراض لقى برنتكا. الله. مارنا قالبي. هيك ودي كاك يارمتي بدن. بخيل يدن أول سي أول شيء بدبري تختك دي كاكو تختي بدبري دوای ئەوەی لە مەیدانی کرێکاران هیچ کارێک نەبوو بۆ من جگە لە کاری دار و تەختە ئەویش بە چەند بە ڕۆژانەی 10,000 دینار هاتووم ئەم کارم تاقی کردەوە و تا ئێستا سێ بەشی کارەکە ڕۆیشتووە و دەمەوێت ئەوە پیشان بدەم کە کرێکارانی دار و تەختە یاخود نەجاری تووشی چ مەینەتێک دەبنەوە لە قاتی یەکەم و لە سەربانەکان و لەسەر دیوارەکان خەریکی لێدانی دار و تەختەن كاكا دورة دو زقان بينا ورا لو دوي كاك ورا أرمتي مدربات كنت كمودي دو يكبو على خطكي 2 متر 1 سنتي ناوندي خطكي
ياك سيدا بزين هنا تسم بينا لا لا صبت اشتداني كاقع عمر لا صبت تختك كان لو سيرانة تختار محسن قصيلة قبل كانت هتا شارزادة ببريد دانيتن هتا شارزادة بلي راديتن بقيتي كاقع عمر وشي كل او ديوي لا يخوض مؤنت احمد ورنا خواري كاكا ورو بابرك زوتر برون اوروبيان شما ورنا قال حقا كان يشتان ورده قرنا وبا بتان دين اوروبيان شما ايشوان توابو توا اورو توابو بشكل اورو كمان اوروبيان شما برك زوتر دستار دقرين اتوش وش بيمان قوتي اولي هاتي بده هزار اگر حزي شت كرد او روجاني تر هاتي اگر ببي فيربوني خود اگر زيرش خود بسلميني زو فيربي زیاد لۆ دەکرێت هەفتەی 5,000 ئەوەی هەتا دەچێت سەر دیوار و ئەوەی زیاتر ئەوە دەبی دەستەکانت خۆشی سەلامەت زۆر تاقیم کردەوە ئەوزەوەگەر حەزت کرد هاتی ئەوە بەخێر بێ لەبەرەوەی تەمەشامان کردی یعنی چالاک دیاری نەک برین وەکەوەی نی چکەمان دەکرێت کارمان هەیە ینی ئەزمونمان لەسەوەی هەیە چەند فێر دەبیتن ئینشاءالله تو باش فێر دەبی ماوەی هەشت کاتژمێر بە 10,000 کاری دار و تەختەم کرد و پیشەیەکی نوێم تاقی کردەوە هاتم مەینەتی کرێکارانی دار و تەختە نیشان بدەم کە بە چ ڕەزانەتێک نان پەیا دەکەن و لە قورجی شێر پارەکە دەردەهێنن باشە وەستا ئەو کرێکارانی کاتێکە کرێکارتان بابرێن کەمە کە دەچن لەسەر شەقامی مەخمور لە مەیدانی کرێکاران دایانهێنن مەرجە ئەو کەسە ئیلا کاری دار و تەختە بزانێن ئەوە مەرز نییە بەڵام ئەمە لی دەپرسین دەرێن ئیشی کار و تەختەی بڕێک قرصە یعنی قرس نییە وەکو قرس بەڵام وەکو فەن و زیرەکی و ئەوانەی دەوێتن ئەویش لەسەر قەرع ئەوەی خۆی دێتن دەرێ وەستا دێم ڕۆژێک دوان لەگەرت دێم ئەگەر ئاقرت گرتی ئیش دەکەم ئەگەر ئاقرت نەیگرت ئەوەیە بەڵام پارەکەی مەحدودە پارەکەی کەمە ئەوەلی تاکو ئەوزە ئێستا کە تقریبان لە 10,000 دەست پێ دەکاتن ئێستا من وەستایەکانم هەیە نەفەرم هەیە بە 15 هەیتم بە 25 هەیتم بە چلی هەیتم وەستایەکان چلی وەردەگرن ئەوانەی بابرین خەلفیان پێدەرێن بەردەستی وەستای دەکەن ئەوان 35,000 وەردەگرن ئەوانەی کە 15,000 وەردەگرن یان 10,000 وەردەگرن دەبێ هەشت کاتژمێر لەسەر ئەم دیوارانە بن و هەر ئەوەندەش وەردەگرن هەر ئەوەندەی وەردەگری کودێ هەشت کاتژمێر ئیشی خۆی دەکات جار هەیە زیاتریش ئیش دەکەن چکە لەبەرەوەی ئیشی نەجاری وەکو ئیشەکانی ترنیە بری ئیلا هەشتا جار هەیە زووترە جار هەیە بەڵام بە محەدەلی دەکا هەشت کاتژمێر هەر ئیش دەکەین ئەگەر زیاتریش نەبیتن هەر هەمان پارەیە لەبارەی ئێستا لەگەڵ 23 ساڵ پێش ئێستا ئەو کاتی کە تۆ دەستت بەکاری دار و تەختە کرد یان نەجاری چ جیاوازێک هەیە لە کرێکارەکاندا وەکو جیاوازی کرێکارەکان هەر هەمان شتە بەڵام فێربوون ئەو کاتی دەرسەک بوو زیاتر جەک نەبوو ئێستا ئەو پێی دەرێن جەک ئەو کاتی دار بوو بڕک ناخۆشتر بوو دەبووە بلوچی لە بندا بنێ و پەلێ ئەوە بکە ئێستا کە دایسە برندی دەکا کات 2 سانتیم برندکە ئێستا لۆ نمونە منە خانێم هەموو لێڤن کردیا هەموو ڕیباتەکان دادەنین لێڤن دەکەین ئاسانترە لە وەستایەکان یعنی لە ڕووی ئەو چتانەوە پلاوی هەندێک زۆر بە و تەختە ڕەشەکان ئەوەیە زیاتر بۆگەنە ئەو کاتی تەختە و دەرسچیان پێدەگۆ هەر ئەو چتە بوو و چتەکی دیشە بوو دەبایە زیاتر بزمار ڕاستکەینەوە بەڵام ئێستا چکە بزمار کەم بوو گرانیش بوو بەڵام ئێستا بزمار ڕاست ناکرێتەوە کاتی خاوێن دەکەینەوە پێدران خاوێنکردنەوە بزمارەکە زیاتر تێهەر دەدرێتن کەم ڕاست دەکرێتەوە دەڵێن کە لە سەرەتادا کار بکەیت دەبێت لە بزمان ڕاستکردنەوە دەست پێ بکەمە ڕاستە ئەوە کاتی خۆی بەرێوا بوو بەڵام ئێستاکە ئەمن کرێکارێکی دەگرم لۆ نمونە بە 10,000 دینار ئەوە هیچ نازانی سەرەتا ئەگەر ئەمن دوو پاکەت بزماری بدەمێ هەتا هێوارە پێی ڕاست نابتەوە کەچی بچم لە دوکانە بیکڕم بە 4,000 نیوە دەکان 9,000 یعنی من هێشتان 1,000 دینارم زەرە ئەو کابراش وەکو پێویست پێی ناکرێت ڕاستیشی بکاتەوە لەبەر ئەوەی ئێستا ئەوە نا بەڵام پێی دەرێن کاکات و ئەو دارەی بینە ئەو حەسایبەم لۆ بینە ئەوە ناوی حەسایبە ئەوە ناوی فەخەیە یعنی ئەو جەگانە بینە ئەو ژۆرەی
ئەو کارانە دەکاتن کە ئەوەلی دەست پێ دەکا. وەستاجان بەو ئەزمونەی کە هاتە پێ دوانێ کاریی پڕمەینێتیە کاری دار و تەختە. بەڕاستی کارێکی زۆر خراپە. من تا جارەکیان وەستایەکم هەموو دارەکەمان لێکردەوە پاشی 5 ڕۆژ لە پاش 5 ڕۆژی سەبا لە شەریکەی هاتبوو چەمەندۆی تێنەکرابوو ڕاستوە لاقی کەتە بنێ ینی ئەوە مەترسی وەخت بوو بمری لاقی شکاو ینی چەند شتێکی بەسەرات چەند جار نەفەرمان بەربییتەوە لە قاتی دووەم سێم وەستای دیواریان دیوارەکەی باش نەبەستایتەوە هەتا ئێستا لە گەرمانە بەس ئەوڕۆ لە گەرمان نییە هەموو فەقیرەی دەست و لاق و هەمووی شکایانی بەڵام ئێستا خۆشبەختانە هاتۆ ناو ئیشەکان بەس پڕمەینەتیە دەبی زۆر ئاگاداری خۆت بی ینی هیچ ئەوەک نییە برێ هیچ زمانە چشمان نییە حکوومەتیش هیچ ویستمەوە پرسیارە بکەم سندیکای کرێکاران ینی تۆمار کراون لە سندیکای کرێکاران ئەگەر شتێکتان لێبێ بیمەتان بکەن جارێکیان چوم ناوی خۆم تۆمارکەم خزمەکمان هەیە بەڕحمەت بێستانمە ئەو لەوێندەرێکە بوو کاگە بزێ گوتی هەڕاست هەڕۆمارێ باشترا گوتی بەس هیچتان لۆ ناکەن گوتی یعنی گوتی ساڵانە ماگانە گوتی چتان لێ وەردەگرن حەڵە ساس لە پاشان چتە گوتی بەڵام هەتا ئێستا هیچیان لۆ هیچ کەس نەکردی هەتا لۆنگۆ بکەن ئەمیش لەسەر قسەی بەڕاستی ئەگەنا چووم ئەو کاتی چکە لەبەرەوەی من لە مێژە لە 2003 هەتا ئەوڕۆ چەند ساڵ دەکا کە بە شاگردی چوویمە هەتا ئەوڕۆ دار و تەختە و ئەوەی خۆم کڕیا ئەو کاتی کرێکار بووم ئێستاکە خۆشبەختانە ئەلحەمدولای کرێکارمان لە بەردەستیە هەم کوڕی چاک هەمووی فێر بووینەوە چیمە ئەو شانە دەکەن لەگەر ئێمە بەرنامەکەی من ناوی قورجی شێرە یعنی ئەو کارانەی تاقی دەکەمەوە کە بەڕاستی پڕمەینەتیە پێدوانیە پارەی دار و تەختەش کرێکاری دار و تەختەش هەر بەڕاستی لە قورجی شێر دێتە دەر هەر بەڕاستی قسەکەت بیل فعلوە لە قورجی شێری ئێمە شتەکەی دەردێنین لەبەر ئەوەی بەخینی خۆمان یعنی گەرما ئارەقەیە جستان ساردا یعنی ئەو شتانە پڕمەینەتیە بەڵام چی بزمارمان لە پێی دەدا ئەوە دەکرێتن یعنی ئەو شتانە بەڕاستی لۆما زۆر مەینەتی بەڵام چی بکەین ئێستا عنی هیچ ئەوەکمان نییە زمانێکمان نیە برین ئیش نەکەین بژین کە ئیش دەشکەین بەڵام ئیشەکەمان هەروەکو جەنابەت گوتی ئیشەکەیمە پارەکە کە تە قورجی شێر دەبی دەریبینین قورجی شێر دەست بۆ ئەم پیشانە دەبا کە هەر بەڕاستی پڕمەینەتیە و پارەکە لە قورجی شێردایە ینی هەش کاتژمێر کار بکەی لە پێناو 10,000 و بە پلەی گەرمی 45 لەبەر خۆر بوەستی ئەمەیە ئەڵلقەیەکی تری قورجی شێر و هاتینە کۆتایی